پێناسەی ڤیتامین چییە لە زانستی پزیشکیدا؟ کاریگەریەکانی ڤیتامین چییە لەسەر جەستەی مرۆڤ؟ ڕێنمایی پزیشکان لەسەر ڤیتامینەکان چییە؟ بۆچی دەبێ گرنگی بە زانیاریەکانمان بدەین لەبارەی ڤیتامینەکانەوە؟ سەرچاوەی دەستکەوتنی ڤیتامینەکان کامانن؟ ئەو خۆراکانە کامانن کە دەبێ گرنگی بە خواردنیان بدەین؟ ئایا دەکرێت بە شێوەیەکی هەڕەمەکی خواردنەکان بۆ دەستکەوتنی ڤیتامین بەکاربهێنین؟ ڤیتامینی دەستکرد چییە و چ کاتێک بەکاردەهێنرێ؟ بەرنامەی ڤیتامین. بەناوی خودای گەورە و میهرەبان. ئەزیزانی خۆم، عاشقانی زانست و زانیاری، سڵاوی خواتان لێبێت. ئەزیزان، باسی ڤایتامین دەکەین، باسی ئەو مادە گرنگانە دەکەین کە لاشەی مرۆڤ پێویستێتی. لە بەرنامەی پێشووە باسی ڤایتامین ئەیمان بۆ کردن، لەم بەرنامەیە باسی ڤایتامین بی دەکەین. ئەوەندەی کە لە مێژووە باس کراوە کە لە ساڵی 1970 شتێکیان دۆزیەوە و ناویان نا سایەمین. بەڵام ڕەنگە قسەی لەسەر بوو بێت، ڕەنگە نەتوانرا بێت 100% بزانن چۆنە، پێکهاتەکەی چۆنە و چی ئیسفادەی لێ دەکرێت و چۆن بتوانێت جسم بەرهەمی بهێنێت و چۆن لە چی شتێکەوە سوودی لێ وەرگرێت و لە چی شتێکەوە وەری بگرێت. ئەم قسەی باس دەکەم، باسی بە نزیکەی 120 ئەوەندە ساڵ پێش ئێستا دەکەم. دوایەوە بە نزیکەی 100 ساڵ پێش ئێستا لە ساڵی 1926 ئینجاکە هاتن ئەمەشیان کردە لیستێکەوە کەوتیان ئەمەش یەکێکە لە ڤایتامینەکان. دوای ڤایتامین ئەی لە ساڵانی 1912 ناونراو ڕتینۆڵ و ناوێکی بۆ دۆزرایەوە و ناوێکی نراو و کرایە لیستەوە. ئینجاکە چوونە سەر بیەکان وتیان کاتە شتێکی تریشمان دۆزیە. ئۆ تازە بە تازە زانیمان کە سایەمینیش یەکێکە لە ڤیتامینەکان، یەکێکە لەوانەی کە نەترشی ئەسیدیکە، نەترشی ئەمینە، نەمادە کانزایەکانە. ئەمە شتێکی ترە کە بۆ لاشەی مرۆڤ زۆر پێویست و گرنگە. ئەمە شتێکی ترە کە دەکرێت لە حیواناتەوە دەستمان کەوێت، دەکرێت لە ڕووەکەوە دەستمان کەوێت، دەکرێت لە بەرهەمەکانی دەوروبەرەوە دەستمان کەوێت. بەڵام ڕاستە لەو شتانەوە دەستمان دەکەوێت و خواردن دەخۆین. بەس خۆ خواردن هەر بۆ کەیف و سەڵتەنەت نییە. خواردن تەنها بوو ئەوە نییە کە دەیخۆیت، هەر خواردنێک زۆر دەخۆیت یان کەم دەخۆیت، سێژەم دەخۆیت یان چوارژەمە یان هیچ ناخۆیت. دوایی دەرکەوت و زانست هێواش هێواش دەرکەوت ئەم خواردنانش کە خالق دایناوە هەر یەکەیان بۆ خۆی شتێکە. بە مروری زەمن لەگەڵ تەمەنە و لەگەڵ ژیان تێپەڕبوونە و بەڕێزانی کە لە بواری کشت و کاڵان بۆیان دەرکەوت. ئۆ باشە بیبەرێکە شینە لەگەڵ بیبەرێکی ترا مەیلە و سەوزە، لەگەڵ بیبەرێکی تر مەیلە و زەردە، بیبەرێکی تر مەیلە و سوورە. ئەمە هەر یەکەیان شتێکە و هەر یەکەیان شقلێکە و هەر یەکەیان شێوەیە. ئەوە من و تو هەمویان ئاودی و دەکەین و وا دەزانین بیبەرە، بەڵام هەر یەکەیان تام و بۆنێکی هەیە، هەر یەکەیان کاریگەریەکی هەیە، هەر یەکەیان مادەیەکی تێدایە و هەر یەکەیان دەتوانرێت کاریگەریەکی زۆر باش و چاک لەسەر لاشەی مرۆڤ دروستکە. بەڵێ زیاد لە 100 ساڵ پێش ئێستا، بە نزیکەی 100 ساڵ پێش ئێستاکێ مادەیەک دۆزرایەوە بە ناوی سایەمین. سایەمین دوایەوە هێواش هێواش WHO بەرنامەیەکی بۆ دانا و خستێ لیستەکەی خۆیەوە کە ئەمەش لە لاشەی مرۆڤ گرنگە. تەنانەت باسیەوە دەکەن کە ساڵ بە ساڵ هەستی پێکرات کە ئەم مادەیە زۆر گرنگە و دەبێت مرۆڤ وەری بگرێت، یان مرۆڤ هەی بێت، یان مرۆڤ لاشەیدا هەبێت و دەبێت کەم نەبێت. ئەمەش کە باسی دەکەین نزبەیەکی زۆر کەمە. بەڕێزان، ڕەنگە ئێوە عەجیبتان لێبێت ئەگەر قایمەکەتان بۆ ئیعلان بکەم. دراسە کراوە ئەگەر مناڵێک لەو دەقەی کە لە دایکە بێت هەتا ئەو دەقەی کە تەقریبەن ئەگاتە نیو ساڵی یەکەم 6 مانگ بە نزیکەی 0.2 مایکرۆگرامی پێویستە. واتەگە گرامێک بێنە بیکە بە 1000 بەشەوە یان بۆ نەبیکە بە 10 بەشەوە 2 بەشی ئەو واتە 200 مایکرۆگرامی پێویستە. ئەگەر بە زمانێکی کوردەوارانی خۆمان بڵێن کیلۆیەک بێنە بیکە بە 1000 بەشەوە، یەکێک لەو 1000ش بکە بە 5 بەشەوە، منداڵ پێویستی بە 1 لەسەر 5 لە 1000 بەشی کیلۆیەک هەیە. تۆ بڵێ ئەم جسمە پێویستی بەمە بێ؟ بەڵێ. دراسە کراوە ئەگەر بێت و منداڵەکە بگاتە 12 مانگ پێویستی بە 0.3 هەیە،
ئەگەر بگاتە 3 ساڵ پێویستی بە 0.6 هەیە ئەگەر منداڵێک لە 9 ساڵ هەتا 13 ساڵ بێ پێویستی بە 0.9 هەیە ئەگەر یەکێک گەورە بێت بە تایبەتی ئینجاکە هاتن کچ و کوڕیشیان جیا کردەوە ئەی باشە کچ و کوڕ بۆ جیاوازە ئەی خالقێکیان نییە ئەی خالق حسابی ئەوەی نەکردووە ئەمە پیاوە ئیش دەکا و کار دەکا و هیلاکە بێ و ماندووە بێ و ڕاوە دینارەکا و شەڕی ژیان دەکات دەبێت ئیشێکی بۆ بکرێ بە جوانی بۆ مەزبوطی بۆیە پیاوەکە 1.2 پێویستە 1.2 میلیگرام لە ڕۆژێکا پێویستە بەڵام ئافرەتی ئەزیز تۆ ڕەنگە لە ماڵەوەبی زۆر هیلاک نەبی ڕەنگە زۆر ئیشەکەت قورس نەبێت ڕەنگە ئەرکی شەرعی زۆر لەسەر نەبێت ڕەنگە ئەرکی ژیانت زۆر لەسەر نەبێت تۆ شتێکی کەمترت پێویستە تۆ بسەلماندوێتی 14 بۆ 18 ساڵ لە فیمێڵە واتە لە ئافرەتە تقریبا 200 مایکرۆگرامی لە پیاو کەمتر پێویستە و جسمیشی اکتیفا دەکات دوای ئینجاکە ئافرەتێکی بەڕێز دوو گیان دەبێت ئەمە پیا و ناپیا و ناخوات ئەوە نییە بڵێ پیاوە منەبی هەتا مردن هەت لە پیا لە ئافرەت زیاتر وەرگرم لەمەیە بۆستە ستۆپ لەمەیە خالقێک هەیە چونکە تۆ ڕاستە پیاوی ڕاستە ئیش دەکەیت بەڵام ئەمەیان ئێستا ئافرەتە و منداڵێک دەخاتەوە بۆیە لاشەی مرۆڤ بۆ ئافرەتێک کە دووگیان بێت توێژینەوەکان دەڵێن بە نزیکەی 1.4 بۆ 1.6 میلیگرامی پێویستە لە ڕۆژێکە کەواتە ئەمەیان بوو بە ئەوەندە و شتێکی پیاوەکەش با پیاویش بێت و ئەو بێت اینجاکە هاتووە دراسە کراوە لەگەڵ تەمەنا هێواش شێواش پێویستیەکانت کەم دەبێتەوە وەکو ئەو جۆرە نامێنێت کە پێشتر هەبووە ئەزیزان بڵێ بەڕێزان باسی ڤایتامین ئەی دەکەین تەواومان کرد باسی ڤیتامین بی دەکەین ئێستا کێ لە بیەکانیشە باسی ڤیتامین بیوەن دەکەین ڕەنگە سەری ئێوە بئێشێنم ئەگەر بڵێم شێوگی کیمیاوی ڤایتامین بیوەن کە من وا زیاد لە 15-16-17 ساڵە دکتۆرم ڕەنگە بە تەواوەتی بۆم لەبەر نەکرێت بۆ لەبەرەوەی شێوگی کیمیاوی ڤایتامین بیوەن تەنها یەکێ لە ڤیتامینەکانی بیەکان دوایی هەوڵە دێن بە زنجیرە بیەکانتان بۆ باسکەین هێماکەی چۆنە C12 واتە کالیسیۆم 12 اینجاکە H17 واتە هایدرۆجین 17 دوایی N4 واتە سۆدیۆم 4 دوایی OS+. ئەم شێوگە کیمیاویە پێکێ پێیبەخشی ئەم شێوگە کیمیایی کە ئەوتانێ ڕەنگە جەنابەت کە گوێ لە بەرنامەکەی من بۆت لەبەر نەکراوە دەبێت لە خۆیەوە هاتبێ دەبێت سەرچاوەیەکی نەبێت دەبێت مەزدەرێکی نەبێت دەبێت دروستکەرێکی نەبێت ئەم شێوگە کیمیاویە بیوەن بۆ خۆی زەوتی کردووە هەتا دنیایە مەگەر عیلم شتێکی تر بدۆزێتەوە ئەگەر نا ئەم شێوگە کیمیاویە لە گوگڵە لە یاهووە لە هەر شوێنێکات سێرچی بۆ بکات دەڵێ بەڵێ بەڕێزەکەم بەڵێ ئەمە سەرمێنراوە باسی سایەمینەکەی باسی بیوەن دەکەیت ئێوە دەزانن ئەمە وەزنی هەیە ئەزانن دراسە کراوە بیوەن 265.355 گرام پێر مۆڵ وەزنی هەیە ئەگەر مۆڵێک بێنیت ئەمە ئەوەندە وەزنێتی وەکو وەزنەکەی خۆی بەڵێ شێوگی هەیە بەڵێ شقلی هەیە بەڵێ شێوازی هەیە بەڵێ دراسە کراوە ڤایتامین بیوەن لە ئاوا دەتوێتەوە لە گلیسرۆڵا دەتوێتەوە لە میسانۆڵی شەکە مادەیەکی کیمیاویە دەتوێتەوە ئەزیزان ڤایتامین بیوەن یەکێکە لەو ڤایتامینانەی کە ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینێت لە دەمارە لە ماسوولکەیە و لە دڵە بە تایبەتی لە ئیشکردنی دڵە ڤایتامین بیوەن یەکێکە لەو ڤایتامینانەی کە پێکهاتەی بی کۆمپلێکسە زۆر جار وتوتانە دکتۆر بەڕێزێک وڵایی خزمێکمانێ دکتۆر دەرزی بی کۆمپلێکسیان بۆ نووسیوە لە یادت نەچێت بیوەن بەشێکە لە بی کۆمپلێکس کە لە ناو بی کۆمپلێکسە هەیە ڕەنگە پرسیار بکەن ئەم ڤیتامینی کە باسی دەکەیت کە ئەوەندە کەمە کە یەک لەسەر 5 گرامێک کە گرامێکش یەک لە هەزارە ئەبێ چی ڕۆڵێکی هەبێ بۆ لاشەی مرۆڤ بڵێ بە چەند خاڵێک پێتان دەڵێم ڤایتامین بیوەن کاتێکە لە لاشەی مرۆڤ هەیە یارمەتی چالاکبوونی کۆئەندامی دەمار و مێشک دەدات دەمارەکان چالاک دەکات بۆ مێشکی چالاک دەکات بەڵێ دیراسە کراوە بیوەن بەسوودە بۆ ماسوورکەکان و بۆی ماسوورکەکان بە قووەت و بەهێز بن بەسوودە بۆ ماسوورکەی دڵ بەسوودە بۆ ماسوورکەی گەدا بەسوودە بۆ ماسوورکەی ڕیخۆڵە ئەزیزی دڵم
ئەو ماسوورکەی کە لە دڵا هەیە ئیشەکەی جیاوازە لە گەدەیە، ئەو ماسوورکەی کە لە گەدایە ئیشەکەی جیاوازە لە ڕیخۆڵە. ماسوورکەی دڵ کرش دەبێ و خاو دەبێتەوە ئیش دەکات و وەکو پەمڕۆڵ دەبینێ. ماسوورکەی گەدە بۆ هەرسکردنی خواردنە، ماسوورکەی ڕیخۆڵەش بۆ هەڵمژین و بۆ کۆکردنەوەی خواردنە بە سوودەکانە و بۆی بینێرە بۆ لاشەی مرۆڤ. دەبێت خالقێک هەبێت بە هەر یەکێک لەم ماسوورکانی وتبێت تۆ ئەمە ئیشتا هەتا دنیا ئاخر زەمان دەبێ و هەتا کۆتایی ژیانە. بەڵێکێ لەو خاڵانەی ترکە ڤایتامین B1 سایەمین ڕۆڵی هەیە بە سوودە بۆ تەندروستی چاو، بە سوودە بۆ تەندروستی پێست، دیراسە کراوە بە سوودە و ڕۆڵی هەیە لە تەندروستی قژە و لە تەندروستی جگەرە. ئەزیزان زانیاریەک لە دکتۆری براتان وەرگرن ڤایتامین B1 ڕۆڵی هەیە لە گۆڕینی کاربۆهیدرایت، چەوری، پرۆتین و ئەمانە دەگۆڕێت بۆ گلوکۆز و وزە. لاشەی من کۆمەڵە چەوری تێدایە، کۆمەڵە کاربۆهیدرێتی تێدایە، کۆمەڵە پرۆتینی تێدایە کە لە خواردنەکانە وەرم گرتووە لە جسمی منە خەزن بووە. بەڵام خالق بە مرۆڤەکانی وتووە پێویستی بە وزەیە. من بنزینم بۆ چی ئەگەر نەگۆڕێ بۆ وزە؟ ئەوەی تۆی بەڕێز کە بینەری ئەم بەرنامەیی سیارەکەت فول ناکەی لە بنزین دوای ماوەیەک تەنکێکە بەتاڵ دەبێتەوە. ئەم ئاوە بۆ چۆ ڕۆی؟ ئەم بنزینە بۆ چۆ ڕۆی؟ غێر ئەم بنزینە گۆڕاوە بۆ وزەیەک، گۆڕاوە بۆ وزەیەکی کارەبایی و بۆ وزەیەکی میکانیکی بە سرفی سیارەکەت. ئەگە سرف لێمەدا ئەم تەنکی بنزینە بە 10 ساڵ ئەمێنێتەوە و مەگە چۆن ها تۆزی هەڵم بکات ئەگەر تاو سفر نابێ. بەڵێ خالقێک کە مرۆڤەکانی دروست کردووە هاتووە بەرنامە و پرۆگرامێکی زۆر باشی بۆ داناوە بۆ ئەوەی ئەو کاربۆهیدراتی کە لە لاشەی مرۆڤ هەیە و ئەو چەوری کە لە لاشەی مرۆڤ هەیە و هەموو پرۆتینانی کە لە لاشەی مرۆڤ هەیە، جا چەوریەک لەسەر جگەری منە، چەوریەک لەسەر ڕیخۆڵەکانە، چەوریەک لە ناو ماسوورکەکانە، دەبێت ئەمە بۆ وزە بەکار بێت. بەڵێت B1 و یاخود سایەمین ڤایتامین B1 یەکێکە لەو شتانی کە ڕۆڵی هەیە بۆی گلوکۆزەکان بگۆڕێ. ئەزیزان کاتێک کە وزە دەگۆڕێت، وزە هۆکارێکە بۆ ئەوەی کە لاشەی مرۆڤ بجوڵێ، حرەکە بکە. بۆیە دیراسە کراوە لە ڕێی ئەمانەوە لە ڕێی ئەم ئەنزیمانەی کە لە لاشەی مرۆڤ هەیە ئەنزیمێک دەدات، ئەنزیمێک دەرەدرێت و B1ش هۆکارێکە بۆ ئەوەی یارمەتی لاشەی مرۆڤ بدات، ئەو ئەنزیمە دەربدات بۆ ئەوەی ئەو ئەنزیمەش شەکری جسم بۆ ئۆکسێنێت، ئۆکساندنی بەسەرا ڕوودات کە پێی دەڵێن ئۆکسیدەیشن، بۆی وزە دروست بێت. چۆن لە ناو مەکینەی سیارە و لە ناو کابرێتەرە و بەڕێزانی کە شارەزابن لە ئۆتۆمبیلە دەزانن لە ڕێی ئەمانەوە بنزین و ڕۆنەکە دەگۆڕێ بۆ وزەیەکی میکانیکی و دوای دەبێت بە وزەیەکی کارەبایی و دوای سیارەکەی پێدەڕوات بە کارەبا و بە میکانیکەکە جسمی با بڵێن ئۆتۆمبیلەکە دەڕوات. بە هەمان شێوە پێویستی بەوەیە کە زۆر باش و چاک و مەزبوطە. بەڕێزان ڤایتامین B1 ڕۆڵی هەیە بۆ پاراستنی ئەو پەردەیی کە دەمارەکانی داپۆشیوە. هەموو دەمارەکان کە لە لاشەی مرۆڤایە، کاتێک کە من وەکو بەختیار دەست دەدەم بە شتێکەوە کە لە بەردەم مایە گەرمە یان ساردە و بە مێشکم دەڵێ بەختیار گەرمە، بەڵێ ساردە، فێنکە، ڕقە، شلە، ئێوە وا دەزانن هەر ئاوایەک دەکەیت و دەست بەرزەکەیتەوە. ئێوە نەتانزانی و ئەمە پەیامە، ئەمە وەزارەتی ڕاگەیاندنە، ئەمە وەکو تەلەفۆن وایە دەچێت بۆ مێشک و دەگەڕێتەوە دەڵێت دەست لادە با دەست نەسووتێ. دراسە کراوە سایەمین لە نوکی پەنجەی منەوە هەتاوەکو مەچەکم، هەتاوەکو بۆ نمونە ئەلێرە ئانیشکم، هەتاوەکو شانم، هەتا مێشکم، هەتاوەکو دەڕکەپەتکم، کۆمەڵێت دەمار هەیە بە هەزارەها شوێن و مەکانی تێدایە بۆی ئەم مادانە ئەم با بڵێن ئەم معلوماتانە کۆکاتەوە لە قاچەوە لە دەستەوە لە هەموو لاشەوە کۆی کاتەوە بیبا بۆ دەرکەپەتک و بۆ مێشک. بەڵێ ئەو پەردەی کە ئەم دەمارانی داپۆشیوە B1 ڕۆڵی تێدا دەبینێت. بەڵێ B1 ڕۆڵی هەیە لە پاراستنی دڵە. ئەزیزان ئەو ماسوورکانی کە بە چواردەوری دڵە هەیە کە دڵ خۆی لە ماسوورکە پێکاتوە وەکو پەمپێک ڕۆڵ دەبینێت، هەمووی کاریگەری هەیە زۆر باش و چاک و مەزبوطە. دراسە کراوە ئەگەر B1 نوقسانی هەبێت کەواتە بە جوانی و بە مەزبوطی کاریگەری نابێت و ماسوورکەکان بە جوانی ئیش ناکات. بەڕێزێک دەڵێن دڵی لە ئیش کەوتووە، دڵی باش ئیش ناکات، دڵی لاوازە، دڵی بەس وە کۆڵێت زەعیفە. چی ئەڵەیەکێ لە هۆکارەکان نییەکە؟ بۆیە زۆر جا دکتۆرە بەڕێزەکان دەڵێ بڕۆ فەحسی خوێنم بۆ بکە، بڕۆ فەحسی ڤیتامینم بۆ بکە. من و تۆڵین بابم دکتۆرە زۆر سەیرا، من دەڵێم دڵم ئیش ناکا، وەڵێ بڕۆ فەحسی خوێنم بۆ بکە. من دەڵێم دڵم زەعیفە، وەڵێ بڕۆ ڤیتامینم بۆ پێوە. بابە خۆ من ناڵم خواردنم پێ ناخورێ، من دڵم ئیش ناکا. ئەزیزی دڵم، ئەم دکتۆرە بە چەندین ساڵ
ماستەر و دکتۆرا و تەجروبە بۆی دەرکەوتووە شتگەلێک هەیە ڕەبتی هەیە بە خواردنەوە ڕەبتی هەیە بە ڤیتامینەوە هۆکارێکە بۆی کە بە جوانی و بە مەزبوطی کاریگەری لەسەر دروستکە بەڵێ ڤیتامین B1 لە یادتانە چێ کاریگەری لەسەر عەدەسەی چاو دروستەکات ڤیتامین B1 هۆکارێکە بۆ درەنگ پیربوونمان بەڵێ و بەڕێزانی کە B1یان بە جوانی و بە مەزبوطی وەرگرتووە و خواردنێکی باش و چاکیان وەرگرتووە و هەموو پێداویستەکانی B1یان لە مێشکریا و لە جسم و لە لاشەیانە دابین کردووە دراسە کراوە کەمتر پیر دەبن بەڵێ ڤیتامین B1 ڕۆڵی هەیە لە هەزمکردنە چکە یەکێکە لەوانەی کە کاریگەری هەیە و یارمەتی دەرێکە بۆی ترشی هایدرۆکلۆریک دروست بێت جەنابتان معلوماتان لەسەری هەیە ترشێکمان هەیە لە ناو گەدەیە کە پێڵن HCl ترشی هایدرۆکلۆریک بەڵێ ئەم ترشە هۆکارێکە بۆ ئەوەی ئەو خواردنەی سەر و پێ و کفتە و شفتە و کوبە و هەموو شتێک کە خواردوتە کە دەچێتە ناو گەدەوە بە جوانی و بە مەزبوطی ئەم ترشۆڵۆکەی بەسەرا بچێت وەکو تێزابێک بەسەریا بچێت و بۆی خواردنەکە هەڵ بێت و اینجا بەڕی خۆڵەش بڵێ زەحمەت نەبێت جەنابەت لیستی خۆت حاضر کە و جسم چی پێویستە بە جوانی بە مەزبوطی بۆ جسمی بنێرە بەڵێ ئەم خواردن هەستکردنەوە و ئەم HCl کە لە ناو گەدایە ڤایتامین B1 ڕۆڵی تێدا هەیە ڤایتامین B1 هۆکارێکە بۆ ئەلزایمەر بۆ خەڵەفاوی ئەو کەسانەی کە دیراسە کراوە ئەو کەسانەی کە ڤایتامین B1 بە نزیکەی 100 ملیگرام ڕۆژانە وەرەگرن دیراسە کراوە باشتر و چاکترە و ڕەنگە چانسی توشبوونی ئەلزایمەر و یاخود خەڵەفاویان کەمتر بێت لە چاو خەڵکانێکی ترا بەڵێ ڤایتامین B1 ئێستا ڕۆڵی هەیە بۆ زاکیرە بە قوت بوون زۆرجار لە حەبەکانە دەنووسرێت لە ناو مەڵتی ڤیتامینەکانە هەیە و یاخود B کۆمپلێکسە دکتۆرێکی بەڕێز کاتێک کە دەبینێت جاری وایە گەنجێکە خوێندنی بۆ ناکرێت سەعی بۆ ناکرێت زاکیرەی بە قوت نێشتی بیرەچێتەوە ڕەنگێکێ لەوە بێت بەڵام تکات لێ دەکەم هەموو ئەم ڤایتامینانە دەبێت لەسەر ئەساسێکی پزیشکی بنووسرێت و دکتۆری پسپۆر بینووسێت بۆیە ڤایتامین B1 کاریگەری هەیە بۆ دروستبوونی خڕۆکە سوورەکان ئەزیزانم ڤایتامین B1 تەنها یەک ئیشی نییە ڕۆڵی هەیە بۆی جسم بپارێزێ ڕۆڵی هەیە و کاریگەرە و عامل مساعدێکە و کۆڵێهان دەرێک و یارمەتی دەرێکە بۆ دروستبوونی خڕۆکە سوورەکان ئێستا دیراسە کراوە ڤایتامین B1 ڕۆڵی هەیە بۆ چارەسەری ئەو ئەزیزانەمان کە بەداخەوە گیرۆدەی مادە کحولیەکان بوونە ئەو کەسانی کە مادەی کحولی دەخۆن ئێستاکێت توێژینەوەکان سەلماندویانە دێن ڤایتامین B1 بە شێوەی دەرزی و حەپە و تەرتیبات و هەموو شێوازانی کە دکتۆرەکان خۆیان دایان هێناوە و علم پێی گەشتووە دەیدەن بە نەخۆشەکە و ڕەنگە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە ئەو مشکیلانەی کە نەخۆشیەکی کە ئاڵوودە بووە بە مادەی کحولیەوە لە ئەنجامە هۆکارێک بێ بۆ ئەوەی جگەری تووشی تەلەبوون نەبێت بۆی تووشی ئیلتیهابات نەبێت بۆی مادە دەرەقیەکانی لاشەی مرۆڤەکە تێک نەچێت زۆرجار ڤیتامین B1 دەردەگرێت ڤیتامین B1 ئیسە ڕۆڵی هەیە لە ئیشتیهایە ڤیتامین B1 ئیسە ڕۆڵی هەیە لە ئیشکردنی مێشکات جا چیتان بۆ باسکەین دەیان و سەدان خاڵ هەیە کە لە ڤیتامین B1 ڕۆڵی هەیە و کاریگەری هەیە بەڕێزان پرسیارەکە لەوایە کە ڤیتامین B1 مان چۆن دەستکەوێت دیراسە کراوە هەموو دانەوێڵەکان وەکو خەمێرە وەکو برنجی سپی وەکو پاقلەمەنیەکان کە فاسۆلیایە نۆکەیان لۆبیایە و یاخود کاڵی بێت قەرنابیت بێت پەتاتە بێت نۆک بێت ئەمانە هەمویان ڤایتامین B1یان تایە لە یادتان نەچێ ڤایتامین B1 لە پرتەقاڵە هەیە لە گوێزە هەیە لە شیریشە هەیە کەواتە لە جسمێکەوە بۆ جسمێک لە لاشەیەکەوە بۆ لاشەیەک دەتوانرێت مەزبوط و چاک بێت و آخر قسەکە پێتان دەڵێم کەمی ڤیتامین B هۆکارێکە بۆی کێشی لەش دابەزێت بۆی تووشی خەمۆکی و قەلەقی و دڵڕاوکی و دەرونی بین بۆی لە بیرمان چێتەوە شتەکان بۆی ماسوولکەکانمان لاواز بێت بۆی ڕەنگە دیراسە کراوە بێتە هۆی گەورەبوونی دڵ کەواتە ڤایتامین B1 سایەمین ئەو ڤایتامینەی کە 100 ساڵ پێش ئێستا دۆزراوەتەوە بەداخەوە هەیەشتا کە قەدری خۆمان و قەدری لاشەمان و قەدری هەموو شتەکانی دەوروبەرمان نازانین خالقێک هەیە هەموو ئەم شتانی دروست کردووە لە یادتان نەچێت تا بەرنامەیەکی تر تا ڤایتامینێکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ